سڵاوتان لێ بێت کەمتر لە 10 ڕۆژی ماوە بۆ بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کەرکووکیش لە نێوان ئەو پارێزگانەی عێراق بڕیارە هەڵبژاردننی تیا ئەنجام بدرێ. هاوڵاتیان تاکو ئێستا بە گڕوتینەوە بەشێکی باشیان چوون بەدەم وەرگرتنەوەی کارتی دەنگدان بەشێکی ئەو کارتانە تاکو ئێستا لەو بنکانەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کەرکووک دیاری کردووە بەشێ لەو کارتانە ماون و تاکوی ئێستا هاوڵاتیان نەچوون کارتەکانیان وەربگرنەوە. هێزە سیاسیەکانی کەرکووک بەردەوام لەگەڵ کۆمیسیۆن هانی هاوڵاتیانەدن تاکو بچن کارتەکانیان وەربگرنەوە تا لە ڕۆژی دەنگدان ئەو ممارەسە سیاسیەی کە حەقی تاکی کەرکووکیە بچێ دەنگ بداوە نوێنەری خۆی بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێرێ. من بۆ وەرگرتنی زانیاری لەسەر ڕێژەی دەنگدەر لە کەرکووک بنکەکانی دەنگدان میوانداری بەڕێز کاک باسەت دەروێش وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کەرکووکم کردووە. کاک باسەت سوپاس بۆ ئەم دەرفەتە. لە کەرکووک ژمارەی دەنگدەر چەنەوە تاکوی ئێستا چەند کەس چووە بە دەم وەرگرتنەوەی کارتی دەنگدانەوە؟ بڵێ لەگەڵ نێزیکبوونە لە وادەی هەڵبژاردنەکان ئەنجومەنی پارێزگاکان کە بڕیارە لە 18 ئەم مانگە ئەنجام بدرێ، ئەم بەدەرکاریەکانی کۆمیسیۆن لە قۆناغی کۆتاییدایە سەبارەت بە ژمارەی دەنگدەران 815,590 کەس مافی دەنگدانی هەیە کە پرۆسەی تۆماری بایۆمەتری بۆ ئەنجام درراوە. لە ئێستادا زیاتر لە 150,000 کارت وەجبی یەکەم و دووەم گەشتوتە بنکەکانی تۆماری بایۆمەتری کە ڕۆژانە ئەم بنکانە پێشوازەی هاوڵاتیانەکە بە درێژەیە ڕۆژەکانی هەفتە تەنانەت ڕۆژەکانی پشوو ڕۆژی هەینی و شەممە لە کاژمێ نوێی بیانیەوە تاکو سەعات 6 ئێوارە ئێمە داواکەین سەردانی بنکانەکەن بۆ وەرگرتنی کارتەکانیان لەبەر ئەوەی کە دەنگدانیان بجارە بەو کارتێکەوە وێنەی خودی شخصەکە خۆی لەسەرێتی. تاکو ئێستا چەند کەس چووە بۆ وەرگرتنەوەی کارتی دەنگدان؟ ژمارەکە ڕێژەیەکی باشە یا نا تاکوی ئێستا لەسەر داواکاری لەسەر داواکاری ئێوە نەبووە؟ داواکاریەکانی ئێوە بەردەوامەوەیە کە خەڵک بچێ کارتەکەی وەربگرێتەوە. تاکو ئێستا لە جێی تەمۆحی ئێوە وەرگرتنی خەڵک؟ خۆشبەختانە تاکو ئێستا ئەما بینین ئەو بنکانە سەرقاڵی خۆی بەخۆی ئەبینیە هاوڵاتی ڕۆژانە سەردانی ئەو بنکانەکەن وەکو باسمانیەوە کرد هاوڵاتی ئەتوانن ڕۆژەکانی پشوو ئەم ڕێسە پشووە بیقۆزنەوە سەردانی ئەو بنکانە بکەن وە کاتی داوامان ئێمە درێژە کاری داوامەکە درێژە لەبەر ئەوەی ئەمە ممارەسەی مافێکی دیموکراسی خۆیانە با بنە خاوەنی کارتەکەی تێ سەرپشکن دەنگ بەشیە بدەن. تاکەی ئەتوانن ئەو کارتە وەربگرنەوە؟ کاتەکە دیاری کراوە یا تا ئەو ڕۆژەی کە سبەینێ بۆ نمونە بەیانەکەی هەڵبژاردنە دەتوانن کارتەکە وەربگرنەوە؟ ئێمە خۆدا نزان ئێمەوە بەرە نێزگە بینەوە لە وادی هەڵبژاردن کەوا چەند ڕۆژێکی ماوە. ئێستا ئێمە کۆمیسیۆن سەرقاڵە بە گرێبەستی ئەنجام داوە لەگەڵ زیاتر لە 12,000 کارمەند بۆ سەر سندوقەکان ڕاهێنانی تەواویان بۆ کراوە. ئێمە داوای هاوڵاتیان دەکەین لەوە کە مەسەن بابنێن بڕیارێ بێکەوە ئەو کارتە ڕابوەستیە دانەوەی ئەو کارتە. بۆیە ئێمە ئەم چەند ڕۆژێکەوە ماوە لەم هەفتەیەدا ئەم هەژۆر ڕۆژەدا بە هاوڵاتیان سەردانی بنکەکانکەن کارتەکانیان وەرگرتنەوە. تاکو ئێستا ینی چەند بنکەی دەنگدانی تایبەت هەیە، چەند بنکەی دەنگدانی گشتی هەیە بۆ ڕۆژی دەنگدان لە کەرکووک؟ بنکەی دەنگدانی گشتی وەکو وێزگە 1898 وێزگەی دەنگدان کراوەتەوە. ئەمەش دەکاتە لەسەر ئاستی ناوەندی 318 ناوەندی دەنگدان. هەروە سەبارەت بە دەنگدانی تایبەتکەوە 16 ئەم مانگە دەست پێکە 2 ڕۆژ پێش وادەی هەڵبژاردننی گشتی بۆ ئەوە 26 بنکە کراوەتەوە کەوا 135 وێزگەی دەنگدان دەکرێتە خۆی. ینی کەواتە ئەوانەیەکەوە هێزی ناوخۆ و وەزارەتی بەرگری لەو ڕۆژەدا ڕۆی 16 مانگ دەنگ ئەدەن. هیچ بنکەیەکی دەنگدان لە دەرەوەی سنووری ئیداری پارێزگای کەرکووک هەیە بۆ دەنگدانی هێزی تایبەت و گشتی؟ هیچ بنکەیەک دەنگدان نەکراوەت و ناکرێتەوە لە دەروی سنووری پارێزگای کەرکووک. بانگەشەی هەڵبژاردنەکان کەی کۆتایی پێدێ؟ بانگێشەی هەڵبژاردن 48 کاتژمێر پێشکردنەوەی سندوقی دەنگدان کۆتایی بێدێ. وەکو باسمان کرد ڕۆژی 16 مانگ دەنگدانی تایبەتە دەبێ 24 کاتژمێر پێش ئەو وادەیە پێگوتری ئەسەمت العلامی پرۆسەکە کۆتایی پێبێ و هەموو لایەنێکەوە کپ بێت. کار باسط بەشێکی زۆر لە هاوڵاتیان بایۆمەتریان نەکردو و کارتی دەنگدانیان نییە.
لە دوای پرۆسی هەڵبژاردن پرۆسەی دروستکردنەوەی کارتی دەنگدان بۆ کەسانەی کارتیان نییە دەکرێتەوە یاخود نا. بڵێ دوای کۆتایی ئەم هەڵبژاردنە ئۆتۆماتیکیان دووبارە ئێمە دەسەکەینەوە بە پرۆسەی تۆماری بایۆمەتری بۆ هاوڵاتیان. ئێمە بەردەوامی لە کارەکەمە ئێمە بانگێشە بۆم پرۆسەیەکەین نێزیکە لە 2015ەوە ئێمە بە داوای هاوڵاتیانەکەن بێن پرۆسەی بایۆمەتری ئەنجامدەوەکو باسم لێوە کرد لە کۆی زیاتر ملیۆن 153,490 ئەوەی کەەوە مافی دەنگدانی هەیە 813,590 کەس هاتووە بۆ کەوا پرۆسەی بایۆمەتری بۆ ئەنجام دراوە و کەوا خاوەن کارتە. بۆیە دوای هەڵبژاردنەکان ئۆتۆماتیکیان ئەم پرۆسەیە دووبارە ئەبێتەوە ئەو هاوڵاتیانەی کەوا لەدایکبووی ساڵی تازەیەوەی کەوا عمری دەبێتە 18 ساڵ بێگومان پرۆسەی تۆماری بایۆمەتریان بۆ ئەنجام بدەین و کارتی بۆ دێتەوە. زۆر سپاس. دیارە ئەوەی کە وتەپێشی ئۆفیسی کەرکووکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان باسی کرد لە دوای هەڵبژاردنەکان ڕاستەوە خۆ دەست دەکرێت بە دروستکردنی یادەکردنی بایۆمەتری کارتی دەنگدان بۆ ئەو کەسانی کە نەچوونە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کەرکووک داوا لە سەرجەمە هاوڵاتیانەکە کە نەچوون بۆ دەرکردنی کارتی دەنگدان و کارتی دەنگدانیان نییە بچن لە دوای ئەم پرۆسەیە کارتی دەنگدار دەربکەن لەبەر ئەوەی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان لە دام و دەستگاکانی حکومی لە کەرکووک داوای ئەو کارتە دەکەن لەگەڵ ئەو مامەڵانەی کە دەکرێت بۆیە پێویستە هاوڵاتی ئەو کارتەی پێبێت تاکو و لە کاتی چوونی بۆ دام و دەستگایەکی حکومی بەبێ بوونی ئەو کارتە کێشەی بۆ دروست نەکرێت.